بەڵێ لەم شێوانانە کاری فرۆشتنی ئاژەڵ نایاساییە. لیژنەکانی قایمقامێت دەستیان کردۆ بە گەڕان بە سەرجەم شاری سلێمانیدا ڕێگری لە هەر جێگایەک دەکەن کە ئاژەڵی لێ بفرۆشێ یەخود ئاژەڵی دەسا ببڕێت. ئێمەی بینن ئەمە نزیک شاری گۆیژەیە کە لێرەدا بڵاویان پێکردوون. لێرە ژمارەی زۆر لە لیژنەکان لێرن تاوەکو لێرە ئەوان بڵاوە بۆ کەسان کرد. لێرە کاک بابان ئەحمەدی لێ سەرۆکی لیژنەوە باشگانی قایمقامی سلێمانی کاکە بابان سڵاوی لێ بێ. ساڵان لێرە ئاژەڵ ئەفرۆشرا بۆم ساڵ قەدەغەیەوە. سڵاوتان لێبێ پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو لایەکەکەین. بەڵێ ئێمە و لیژنەوە باشگانی قایمقامی سلێمانی بە شێوەیەکی مەدانی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە ئەمڕۆ سەردانی بە شوێنانەمان کردووە کە کاری ئاژەڵ فرۆشتن دەکەن بە شێوەیەکی نایاسایی. بەڵێ لەم شێوانانە کاری فرۆشتنی ئاژەڵ نایاساییە. واتە بەتەنیا ئەبێت لە مەیدانی ئاژەڵان بێ؟ بەڵێ ئەبێت لە مەیدانی ئاژەڵان بێت. ئەی وەکو جێگانی دیکە هیچ نییە؟ نەخێر ئەوانی تر هیچی ڕێگەی پێدراو نییە و کاری سەربڕنج بە هەموو شێوەیە قەدەغەیە غێری سەربڕینخانەکان. واتە بەتەنیا سەربڕخانی سلێمانی دیاریکراوە بۆ بابەتە. بەڵێ هەر چوار ڕۆژی جەژنیش بە شێوەیەکی بەردەوام کارەکەن و لەژێر ڕێنمایی تەندروستی ڤێتەنەرەکانە. دۆخەکە چۆنە تا چەندێک کۆنتڕۆڵە؟ وەڵای ئێمە لە بەیانیەوە کە بە دەوراچوومان بۆ کڕوە بە شێوەیەکی باش ینی زۆر باشە لە چاو ساڵانی ڕابردووە توانم بڵێم باشترە ینی خەڵک زیاتر پابندن. خەڵک هۆشیارە لەسەر بابەتێکە ئاژەڵ سەر نەبڕێت لە دەرەوەی کوشتارگا؟ بەڵێ بە شێوەیەکی زۆر باش هاوڵاتیانی خۆشەویست شاری سلێمانی وشاریان زۆر بەرزە لەو ئاستێکی بەرزە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە بینن لێسادا لیژنەکانی قایمقامێت بە هاوکاری پۆلیس ئاسایش سەرجەم فەرمانگە پەیوەنددارەکان هاتوونەتە گەڕەشی کازیوە بڵاویان بە ئەو فرۆشیاری ئاژەڵانە کردووە کە نابێت لێرە ئەوان ئاژەڵ بفرۆشن. بۆیە ڕێگەبەی شوێنێک نادرێت بەدەر لە مەیدانی ئاژەڵانی سلێمانی ئەوەی کە مەیدانی نوێی ئاژەڵانە کە ئەبێت بەتەنیا لێوە کڕین و فرۆشن بە ئاژەڵەوە بکرێت. لێی شوێنی دیکە لە گەڕەکان هاوڵاتیان بۆیان نییە کڕین و فرۆشتنی پێوە بکەن.